بڕگەی سێهەم لە جوڵەی ناو ئاو لەگەڵتانین هیوادارم جوڵەکان ئەنجام بن ئەگەر لە مەلەوانگە بیت و ئەگەر لە ماڵەوە بیت. ئەو جوڵانی کە لە ناو ئاوە ئەکرێ ئەتوانی لە ماڵیشەوە ئەنجامی بێ بەمەرجێ وەکووتمان کێشە لە ناو ئاوا بێ بە نێو هێندە بەڵام لە دەرەوە کێشەوەکو خۆیەتی هەست بە ئازار کرد جوڵەکان وازی لێبێنە. بەڵام ئێمە ئەم جوڵانی کە ئێستا ئیکەین ئەوەی ئاسانە پێت ئەتوانی بیکەی بەڵام ئەوەی کە ناتوانێت تەنها بۆ ناو ئاو گونجاوە. ئێستا دەست پێەکەین بە جوڵەی ئاسایی وەکو هەموو کاتی ئاماژەی پێین جوڵەی ڕۆشتن لە ناو ئاوا 2-3 دقە ڕۆشتنی ئاسایی ئەکەی لە ناو ئاوا بۆی لەشە ئامادە بێ بۆ جوڵەکانی دواتر. دەست پێەکەین بە ئەنجامانی ڕۆشتنی ئاسایی لە ناو ئاو لەشی چەند ئەتوانی خاوەکەیتەوە تاوەکو ئەو گرژی و ئالۆزیەی کە لە ژیانی ڕۆژانە هەمانە لە ناو ئاوەکە خاوەبینەوە و سترێسی یاخود هێزی و لۆدی ئاوەکە کیفایەتە بۆ ماسوولکەکان. هەموو هزر و هۆشە ئەخەیتە سەر جوڵەکەی کە ئەنجامی ئەی. زۆر باشە. ئێستا جوڵەی دواتر چیەکەین؟ کەمەر ئەجوڵێنین جوڵەی ئەمڕۆمان بۆ ناوچەی کەمەرە دەست ئەجوڵێنی بۆ لای ڕاست و چەپ بە ڕۆشتنی ئاسایی. چەند ئەتوانی بۆ لای ڕاست بۆ لای چەپ جوڵەکە ئەنجامەی. زۆر باشە. دواتر جوڵەکە تۆزە قورسترەکەین قاچەکانیشمان بەرزەکەینەوە لەگەڵ دەستمان کە عەکسی یەک ئەجوڵێ ڕاست و چەپ ئەژنۆکانیشمان لەگەڵ یا بەرز ئەکەینەوە بۆی زیاتر ماسوولکەکانی ناوچەی کەمەر و سمت و ڕانمان لەگەڵ یا بجوڵێ. دواتر ئێستا هەمان شت ئەگەڕێنەوە بە هەمان شێواز بگەڕێرەوە بۆ ئەنجامانی جوڵەکە هەر هەمان شت گەڕێرەوە تا ئێرە. بەڵێ ئەم جوڵە جوڵێنە کەمەر بجوڵێنە. زۆر باشە. ئێستا یینە جوڵەی دواتر کە سوڕانی ناوچەی کەمەرە ناوچەی کەمەر ئەسوڕێنین. باشە. قاچە بە پیپانتایی شانە ئەەکەیتەوە ناوچەی کەمەر ئەسوڕێنی لە ڕاست بۆ چەپ سوڕانن زۆر لەسەر خۆت تەواو ماسوولکەکانی کەمەرێ ئەکشێنی و پێشەوە بۆ دواوە بۆ تەنیشت. زۆر باشە. بیگۆڕە بۆ لای چەپ بەعکسەوە بیگۆڕە. ئەگەر لە لای ڕاست دەستی پێکرد ئەیگۆڕی بە تیجاهی چەپ و ئەگەر لە چەپیشەوە دەستی پێکرد عکسێکەکەیتەوە بۆ لای ڕاست. زۆر باشە. ئێستا جوڵەی دواتر قاچ ئەەکەیتەوە چەند بتوانی قاچ بە پانتایی زیاتر لە شانە ئەەکەیتەوە و پشتە قەوسەکەیتەوە و دەستەخەیتە سەر کەمەرە پشتە تەواو قەوسەکەیتەوە هەوڵی بێ بەرەو پێشەوە و چەناگە و نزیکی ئاوەکە ئەکەیتەوە ئەڵێ یەک هەڵەسیت ڕێکە بیتەوە و جوڵەی دواتر بۆ دواوە بۆی ماسوولکەکانی پشتە پشوبات یاخود ئەویش لە هەمان کاتە جوڵەی پێ بکەین. دووبارە بۆ پێشەوە دوو. زۆر باشە. ڕێکە بیتەوە ئەنجا بۆ دواوە ئەچیتە سەر نوکی پێ یان بەپێی توانای خۆت لەسەر پاژنەی پێشدانی ئاساییە گرنگ ئەوە ماسوولکەکەی پشتێ عەکسی جوڵەکە بکات. ئێستا سێ. باشە. زۆر باشە. دواتر هەوڵەی فشارەخەیتە سەر پشتە. زۆر باشە. جارش زۆر باش. دواوە. زۆر باش. اینە سەر جوڵەی دواتر کە نوشتانەوەی کەمەرە بۆ لاکان بۆ لای ڕاست بۆ لای چەپ جارێت تەنها بۆ لای ڕاست دەست پێەکەین. نەخێت دەست ڕێک دەستی بۆ خوارەوە قاچیش بە پیپانتایی شانێ ئەبێ قاچە تەواو بە پیپانتایی شانە بکەیتەوە. ئێستا دەستی ڕاست بۆ خوارەوە نزیکی ئەژنۆکان تێکەیتەوە. ئەمە یەک دوو سێ چوار
5 6 7 8 9 10 ئەیگۆڕین بۆ لای چەپ 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئاسایی جوڵی ئاسایی لە جێی خۆتاکەیت لە جێی خۆتا ئیستراحەتەکەی ئەمە چەند جوڵەیەکی سەرەتایی بوو بۆ ناوچەی کەمەر